نزیک دەبینەوە لە ساڵی نوێی خوێندن لەم ساڵدا با بڵێن بە بەردەوامی لەگەڵ دەستپێکی خوێندن هەوڵ دەدرێت ئەو منهەجانە یاخود ئەو کتێبانەی کە بەسەر خوێندکاراندا دابەش دەکرێت بە پێی پێویست بێت هەم لە ڕووی ڕێژەوە هەم لە ڕێوەی کە بەشێک لە کتێبە کۆنەکان کە بوونیان هەیە کۆ بکرێتەوە و لە ناوبرێ خوێندکاران لەسەر کتێبی نوێ بخوێنن و ئەو هەڵە و گۆڕانکاریانی کە لە با بڵێن کتێبەکاندا هەیە کاری لەسەر دەکرێت. تایبەت بەم بابەتە بەڕێز نوێمان وسمان بەڕێوەبەری گەنجینەی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی ڕاستەوخۆ لە ئەستوری بەیانی کورسات نیوز میوانە مامۆستا سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی. زۆر سپاس. ئەم ساڵ چی کراوە بۆ منهەجی خوێندنی خوێندکاران؟ سەرەتا پیرۆزبایی نزیکبوونەوەی ساڵی نوێی خوێندن 2023-2024 لەسەر جەم مامۆستایانی خۆشەویست و منداڵانی باخچە و قوتابی و خوێندکارەکانەکەم. هیوای سەرکەوتنیان بۆ خوازم، هیوادارم ساڵی ئایندە بێتە مایەی بەدیهێنانی سەرجەم ئاواتەکانیان. دیارە پرۆسەی دابینکردنی کتێب ئێمە هەر لە مانگی یەکەوە وەزارەت داوای ئاماری و پێداویستی قوتابخانە و خوێندنگاکانمان لێکە. ئێمە وەکو گەنجینەکانی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی کە دە پەروەردە سەر بە ئێمە پەروەردەی قەزاکان پەیوەندیان بە ئێمەوە هەیە و ساڵانە ئامار و پێداویستیان لێوەرەگرین. ئامار و پێداویستیانە یەک ئەخەین و بە نووسراوێکی فەرمی ئاراستەی وەزارەت یەکەین بۆ دابینکردنی کتێب. دیارە ئەم ساڵ هەر بە شێوەی ساڵانی تر ئەو کارەمان کردووەوە. ئێستا سەرقاڵی وەرگرتنی کتێبین لە وەزارەتەوە. دیارە وەزارەتی پەروەردەش گرێبەستێک لەگەڵ کۆمپانیایەک یا چەند کۆمپانیایەک دەکات بە مەبەستی دابینکردنی کتێبەکان و بە پێی ئەو مواسەفاتەی کە وەزارەت دەیەوێت و ئەو کوالیتی کە وەزارەت دەیەوێت. ئێستا سەرقاڵین ڕێژەیەکی زۆر باش زیاتر لە 85 بابەتەکان گەشتۆتە دەستمان و سەرقاڵین بابەشیەکەین بەسەر پەروەردەی قەزاکانداوە. لە هەفتەی ئایندە لە یەکشەممەوە دەست دەکرێت بە دابەشکردنی کتێب بەسەر جەم قوتابخانە و خوێندنگاکاندا. باشە مامۆستا، ئەو تەواوی ئەو کتێبانە با بڵێن بە پێی پێویستی خوێندکارانە، بە پێی ژمارەی خوێندکارانە؟ بەڵێ، لە 100% سەرجەم خوێندکاران ئەمساڵ کتێبی تازە وەرەگرن. هەندێک کات با بڵێن ئەو کتێبانەی کە پێشتر خوێندکاران وەریان گرتووە کۆن بووە، چۆن کار دەکرێت بۆ کۆکردنەوەی ئەم کتێبانە و لە هەمان کاتیشدا پێدانی کتێبی نوێ؟ بەڵێ، ئێمە ساڵانە وەزارەت یا چەند ساڵجارێک داوامان لێکات کە ئەو کتێبانەی کە لە ناوەندەکانی خوێندن هەیە لە کۆگای پەروەردەی قەزاکان و لە کۆگاکانی ئێمە کۆ بکرێتەوە. وەزارەت وەری ئەگرێ ڕێژەکەی چەندە، دوایی لە ڕێگەی مزایدەوە بە دوای وەرگرتنی ڕەزامەندی وەزارەتی دارایی دەفرۆشێت بە کۆمپانیایەک، ئەوان هیچ لە ڕێگەی خۆیانەوە کۆیەکەنەوە و ئاعتیادی نایاڵین بەردەستی کەسی تر بکەوێت و خراپ بەکار بێت. بەو شێوەیە کۆ ئەبرێتەوە لە مەعاملی تر و لە شتی ترا بەکاردەهێنرێت. باشە مامۆستا، ساڵانە دیارە بەر ئەوە دەکەوین هەندێک خوێندکار گلەی ئەوە دەکەن کە کتێبەکانی بەردەستی کۆنە، ئەی خوێندکاری پێشخۆیەتی لەسەری نووسراوە لاپەڕەکەی کۆنا، چۆن چارەسەری ئەم گرفتە دەکرێت؟ خۆی زۆربەی ساڵ یعنی چەند ساڵێک کتێب جاری وایە دواکەوێ، هەر ساڵی بەهۆی کێشەیەکەوە. بەس خۆشبەختانە ئەمساڵ لەگەڵ دەستپێکی خوێندندا ئێمە ئاگاداری سەرجەم قوتابخانە و خوێندنگاکانمان کردوێتەوە کە بە هیچ شێوە کتێبی کۆن نەدرێ بە قوتابی خوێندکار و لە کاتی خۆشی ئاگاتە دەستیان و هیچ کێشەیەک نابینین لەو بارەیەوە. باشە، لەم ساڵ لەگەڵ بە چاپگەاندنی کتێبەکان هیچ گۆڕانکاریت لە منهەجی خوێندندا کراوە؟ بەڵێ، کۆمەڵێک بابەت گۆڕانکاری بەسەر هاتووە و ئێمە گەشتاندنمان کردووە بۆ سەرجەم ناوەندەکانی خوێندن کە ئەو کتێبانە کۆ بکرێتەوە و کتێبی تازە و منهەجی تازە کاتە بەردەستیان. بۆ نمونە کتێبەکانی زانستی پۆلی 1 و 2 بنەڕەتی، کۆمەڵایەتیەکانی 4 و 5 و 6 بنەڕەتی و کوردی پۆلی 1 و 3 و 9، وەرزشی پۆلی 7 و هەروەها
مافی مرۆڤ و جینۆسایدی پۆلی 10 و هەروەها فەلسەفەی پۆلی 11 ئەم بابەتانە گۆڕاون. هیوادارم مامۆستایانی بەڕێز و ئیداری قوتابخانە و خوێندنگاکان کتێبە کۆنەکان کۆبکەنەوە و دابەشی نەکەن تا منهجی تازە بەدەستیان نەکات. یعنی ئەتوانن تەواوی کتێبە کۆنەکان کۆ بکرێتەوە لە بەدیلی ئەم کتێبە تازانە. بەتاکی گۆڕانکاریەکە دەکرێت بڵێ گۆڕانکاریێکی لە 100% یان چەند بابەتێکی لە گۆڕا و چەند بابەتێکی بۆ زیادکراوە. منهجەکە گۆڕاوە، گۆڕانکاری بەسەرا هاتووە و لیژنەی پرۆگرام لە وەزارەتی پەروەردە و گۆڕانکاریانەی کردووە و بە تاکید ئەو کتێبە کۆنانە نابێ بەکاربێت و کتێبی تازە خوێنرێت. باشە. بابەتێکی دیکە هەندێک جار با بڵێن لە بەچاپگەاندنی کتێبەکانە ئەو گرفتەی کە بەڕووی خوێندکار دەبێتەوە لە ڕێنووسدا هەڵە دەکرێت کە بێگومان ڕەنگە ئەم ڕێنووسە دوجار کاریگەری لەسەر ڕێنووسی خوێندکار هەبێت کە بۆ نمونە لە خوێندن دەڕوات لە زانکۆ کاتیکە لە دامەزراوەیە کار دەکات ئەم ڕێنووسە کاریگەری لەسەر بەجێداڵێت خۆی لە سەرەتا پێم وتی وتم ئەمە بە پێی چەند پێوەرێک و ئەوە ئەدرێ بەو کۆمپانیایە کۆمەڵێ شەرت و شروتی بۆ دانراوە لە هەم لە وەزارەت و هەم لە لای ئێمەش لیژنەی وەرگرتن و فەحسی ئەو کتێبانە هەیە. ئەو لیژنەیە تەبعاً ئەم کتێبانە زۆرن بە هەزاران کتێب ئێمە زیاتر لە 4 ملیۆن کتێبەگاتە دەستمان ئەمساڵ. ئەمانە عینەی لێوەرەگیرێ هەر هەڵە و کەم و کوڕێکی تیا بێت ڕەدەکرێتەوە و ئاگاداری کۆمپانیاکە ئەکرێ یا غەرامە ئەکرێ یان ئەبێ چاکی کات. بەڵام جاری واژەیە مەسەڵەن لە بالێتێک کتێبە لە 1000 کتێبە کتێبێک غەڵەتێکی تیاابێ ئەوە ئەکرێ ئاگادارمان بکەنەوە و کۆیەکەینەوە و تەسلیمی کۆمپانیاکەیەکەینەوە و ئاڵوگۆڕی تاکەین. باشە مامۆستا لە بەچاپگەاندنی منهەجی نوێ لەم ساڵدا تا چەنددا خوێندنگەکانی دەرەوەی شاریش سوودمەندە بن لە وەرگرتنی کتێبی نوێ لە وەرگرتنی ئەم منهەجە نوێیانە. دیارە ئێمە سەرجەم قوتابخانە و خوێندنگاکان سەرجەم خوێندکاران و قوتابیانی و خۆشەویست هەتا باخچەی مناڵانیش ئێمە ئامارمان وەرگرتووە لە پەروەردەکان من وەکو پێم وتی 10 پەروەردەمان هەیە پەروەردەی قەزاکان ئامانەش لا دێ و شوێنە دوورە دەستەکان دەگرێتەوە سەرجەمیان کتێبیان دەگاتە دەست. باشە مامۆستا بابەتێک هەیە کە لە منهەجە یاخود لە بەشێک لە قۆناغەکانی خوێندن کە وانەی هونەر و وەرزشمان هەیە پەیوەست نین بە منهەجێکەوە. هۆکاری ئەمە بە دیاریکراوی بۆ چی دەگەڕێت؟ یعنی بۆ نمونە هەر لە یەکی بنەڕەتی هەتا قۆناغی 12 ئامادەی خۆی ئێستا ڕێبەری مامۆستا هەیە بۆ ئەو بابەتانە بۆ خوێندکار لەوانەیە دابش نەکرێت بەڵام ڕێبەری پێویست هەیە بۆ سەرجەم وانەکانی وەرزش و هونەر مامۆستا بەپێی ئەو ڕێبەرە ئەتوانێت پەیامەکەی خۆی بگەێنێت. باشە کەواتە ئەو ڕێبەرە دەکرێت بەدیلی ئەو منهەجە بێت کە خوێندکاران لە خۆی منهەجێکە لە بەردەستی مامۆستایە مامۆستا بەپێی ئەوە بەرنامەی خۆی جێبەجێکە. باشە مامۆستا بە دیاریکراوی ئەو گرفتانی کە بۆ نمونە بە دیاریکراوی ڕوبەڕووی منهەجی خوێندن دەبێتەوە ساڵانە کە بەری دەکەون خۆی لە چیدا دەبینێتەوە؟ دیارە ساڵانە چەند ساڵێک بەهۆی زروفی کوردستان و قەیرانی داراییەوە کتێب درەنگ جاریوە بووە گەشتە دەست ئەوەش کێشە بوو بەڵام خەریکە ئێستا ئەوە چارەسەرە بێ. دەربارەی پێداویستی تر دیارە قوتابخانە و خوێندنگاکان پێداویستی تریان زۆر هەبوو. ئێمە ساڵی پار کۆمەڵێک کەلوپەلی باش بەدەستمان گەشت نزیکەی 5 ملیار دینارێک کە کەلوپەری هەر لە ڕێحلەوە لە وایت بۆردەوە لە ئەجهێزەی داتاشۆ و لاپتۆپ و ئەو شتانە بەدەستمان گەشت دابەشمان کردووە بەسەرجەم ناوەندەکانی خوێندندا ئەوەی پێویستی بووە. دیارە ئەمە لە ئاستی هێشتا پێداویستیەکان نەبووە. ئێمە پێداویستی تریشمان هەیە و داوامان کردووە لە وەزارەت بە فەرمی ئاگاداری وەزارەتمان کردووە بۆ نمونە لە ڕووی مێزەوە لە ڕووی کورسیەوە لە ڕووی کۆمەڵی بابەتی ترەوە کە زۆر زەڕورن بە قەنەفەی ئیدارەکانەوە ئەمانشمان داوا کردووە. ئێستا من لەو باوەڕەدامەوانش جێبەجێ ئەکرێت ئینشەڵڵا و زۆر جار کێشەی بینایی قوتابخانەکانمان هەیە کە لە ساڵانی ڕابردوودا وەکو پێویست نۆژەن نەکراوەتەوە
هیوادارین حکوومەتی هەرێم بودجەی پێویستیش بۆ وەتەرخان بکات کە چاوێک بەو بینای قوتابخانە و خوێندنگایانە بکەن کە بەهۆی قەیرانی داراییەوە وەک پێویست ئاوەڕیان لێ نەدراوەتەوە. باش هەڵبەتە لە ماوەی ڕابردوودا بەتایبەتتر لە سلێمانی داواکاری پێشکەشکا بۆی کە چەند خوێندنگەیەک مەترسی خوێندنی تێدایە. کار لەسەر ئەمە کراوە کام خوێندنگانەدا بخرێت یاخود لە بەدیلی شوێنی دیکار بێ بە خوێندنی و خوێندکارانە؟ خۆی زۆربەیان ینی زۆربەیان کاریان لەسەر ئەکرێت و ماویشە بەڕاستی ئەوە بەڕێوەبەرەتی بیناسازی ئەو ئامار و ئەو شتانە زیاتر ئەزانێت لەکوێ کێشە هەیە و لە کوێنەیەک تەبان ئەوانیش بەدەستخۆشیەوە راپۆرتی خۆیانیانیاوە کاریان لەسەر کردو و ئەو گرفتانە لە چارەسەرکردندا. باش مامۆستا بابەتێکی دیکە هەیە تایبەت بۆ پێداویستیانی کە باست کرێکێک لە پێداویستەکان لەگەڵەوەی خوێندکار کتێبەکەی لەبەردەستایە بەڵام پێویستە مامۆستا بە کۆمپیوتەر و لەسەر داتاشۆ کۆمەڵێک بابەت وانەیان بۆ با بڵین ڕوون بکاتەوە کە ئەمە ڕەنگە بە پێی پێویست لە هەموو خوێندنگەکان بەردەست نەبێت. ئەم گرفتە چۆن؟ ئێمە پێداویستی سەرجەم پەروەردەکانمان وەرگرتووە و داوامان کردو لە وەزارەت کە گرنگیری ببدێ هەم بە داتاشۆ هەم بە لاپتۆپیش بەڕاستی کە زۆر زەرورە وە ساڵی پار ڕێژەیەکی باش وەکوتم لە هەم لە لاپتۆپ هەم لە داتاشۆش دابین کرا و دابش کراوە. باشە مامۆستا کاتۆکو کۆتا پرسیار لە بەڕێستانە پرسم مێ دەکرێت کە ئەم ساڵ بۆ نوونتەوای پێداویستیەکان یاخود بەشێکی زۆر لە پێداویستیەکانی خوێندکاران لە مەنهەج لە پێداویستیەکانی دیکەی خوێندنگە لە بوونی داتاشۆ یاخود ئەو بابەتانی کە پێویستە بە پێداویستی خوێندنەوە دابین بکرێت و خوێندکار و مامۆستاش گرفتی نەبێت؟ هیوادارین وەزارەتی پەروەردە هەوڵی جددی بات بەو بابەتە وەکو پێم وتی کەم و کوڕی هێشتا ماوە بەڵام هەنگاوی ژنراوە هیوادارین کاری جددی بکرێت و ئەو پێداویستیانە پڕ بکرێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ نوعمان عوسمان کە بەڕێزیان بەڕێوەبەری گەنجینەی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی دووبارە سپاس بۆ بەڕێستان.